خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. باسەکە باسی کاری ڕۆژنامەوانیە لە هەرێمی کوردستان و مەودای بیرروڕایی ئازادە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان. دوای ئەوەی دوو ڕۆژنامەنووس دەستگیر کران، ئەمڕۆ کۆمەڵێک هەواڵ پێشکەشی ئێوەی بینەر کرا لە کۆمەڵێک سایت و پەیجی جۆرا و جۆرەوە کە وا بیرتە کردەوە لە وڵاتێکی تەواو داخرا و دیکتاتۆریت. بەڵام دوای چەند کاتژمێرێک دەرکەوت بەشێکی زۆری ئەو هەواڵانە ناڕاست بوون. ڕۆژانە دەیان هەواڵی ناڕاست دەچێتە ناو مەزاج و بەرچاوی خوێنەر و بینەری هەرێمی کوردستان. وێڕای قەیرانەکان کە ئێمە بە درێژایی بەرنامەکان باسییانەکەین، بەڵام ئەمەش قەیرانێکی ترە لە هەرێمی کوردستاندا. و بە دیاریکراوی ئەمڕۆ باس لەوە کرا کە لە سلێمانی بیرروڕای ئازاد پاشەکشەی کردووە. ئێمەش پرسیار دەکەین ئایا سلێمانی کە لە هەموو پارچەکانی تری کوردستان وەک پایتەختی بیرروڕا جیاوازەکان سیر دەکرێت پاشەکشەی کردووە؟ ئەم گفتوگۆیە لەگەڵ بەڕێز ڕەحمان غەریب ڕێخەری سەنتەری میترۆ، هەروەها بەڕێز کاروانەروەر سەرۆکی لقی سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسان، کەواتە هەم میترۆ هەم سەندیکا گفتوگۆیەکی ڕۆژنامەوانیەکەین کاگە. لەمەی ئەمڕۆ دەست پێ بکەین دەستگیرکردنی دوو ڕۆژنامەنووس، کۆمەڵێک هەواڵی تەنانەت مەسەلەن بۆ منی ڕۆژنامەنووسیش زۆر تەقەیان لێکراوە، وەرگەڕاون، بریندار کراون، ینی ئەمانە و بەدەستگیرکردنەکەشیانەوە چیمان پێڵێ؟ یەکەم ئێمە نهاتوینەوە هەواڵانە بە درۆ بخێنەوە یان بە درۆ نەخێنی. نا بەبەستم فەزە عامەکەیە. مۆزوعەکە ئێمە تۆزە جیاوازە. بەڵێ مۆزوعەکە ئەمای کە جەنابەت باست کرد ئەمە دەرەنجامە. با باز لە سەبەبەکە بکەین. سەبەبەکە چییە؟ سەبەبەکە ئەوەیە دوو ڕۆژنامەنووس دەستگیر کراون و دەستگیرکردنەکەیش بە ئوسوڵی یاسایی خۆی تێنەپەڕیوە، دژە تیرۆر دەستگیری کردو کە دەبێ ئەمە ئەرکی شۆرتە بێ. باش ئەو داوای یاسایی کە دژیان تۆمار کراوە دیار نییە، بەدەنیە زانیاری لەسەر مۆزوعە کەمە. یعنی دوو کوڕ دەستگیر کراون ئەرکوتیە ئاسمان هەڵی گوشی کەس نازانێت تا 12 ساعت 14 ساعت بۆ ئەمە ئەو پرسیارانەیە ئەبێ بیکەین. بۆ بە یاسای ڕۆژنامەگەری خەڵک مامەڵی لەگەڵ ناکرێت کە مۆزوعەکە پەیوەندیدارە بە نووسینەوە، پەیوەندیدارە بە ڕەخنەوە، ڕەخنەکەت بەدڵ نییە، نووسینت بەدڵ نییە، ئەوە حەقی خۆتە. حزبی تاشی ئەچی داوای یاسایی لەسەر قەی دەکەی هەمووی مافی خۆتە. بەڵام لە چوارچێوەی ڕێزگرتن لەو یاسایانەی کە نوێنەرانی خەڵکی کوردستان دەریان کردووە، کە پەرلەمان دەری کردووە، کە یاسای ڕۆژنامەگەریە، ئەگەر ئێمە یاسای ڕۆژنامەگەریمان بۆ دیکۆر داناوە بڵین هەڵی پەسێرن. باشە واقعیشدا هەنگاوی لەو جۆرە چی سوورەی سلێمانی سوورەی هەرێمی کوردستان بۆ بیرروڕای ئازاد ناشێوێنێ؟ ئەمڕۆ یعنی پاشەکشەی مەوزوعی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری پەیوەست نییە بە جوگرافیایەکی دیاری کراوە. جاران سلێمانی من سلێمانی دەرناکەم لە مۆزوعەکە. سلێمانی بەشێکە لە هەرێمی کوردستان، سلێمانی بەشێکە لە سەقافەی سیاسی و لە سەقافەی فەرهەنگی و هەموو شتێکی خۆمان کە لەم مجتەمەعی کوردستانیە هەیە. لە ناو ئەحزابی سیاسی لە سلێمانیە ڕەوتێکەیە کە توندا ڕێیانی مامەڵەکردنی لەگەڵ ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین و ئەو شتانە پێم وایە توندا. و مۆزوعەکە ئەوەی کە باسی ئەەکەین، یعنی یەکەم جوگرافیایەکی دیاریکراونیە. دوو ئەگەر تەماشا بکەیت لە ماوەی ڕابردووە هەرچی راپۆرتە نێودەوڵەتیەکانی تایبەتە بە ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین باز لە هەرێمی کوردستانە، ڕاستپاردەکانی یۆنامی، راپۆرتە نێوخۆیەکان، راپۆرتە نێودەوڵەتیەکان، هەمووی باسی مەلەفی مافی مرۆڤەکەن لە هەرێمی کوردستان. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ئەم ساڵە بینیوتان هەر پلانێکەیە، ئەم پلانە لەسەر ڕاستپاردەی ڕێکخراونی خۆیەکان، ڕێکخراونی و دەوڵەتیەکان دەرکراوە بۆ پاراستنی مافی مرۆڤ کە هەمووی جیاجیا کراوەتەوە، مافی ئازادی ڕادەڕووی، مافی زانیاری، مافی کەمینەکان، مافی
ژنان هەمووی بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵ داڕێژراوە و ڕێکخراوی یۆنامی خۆی سەرپەرشتی کردووە و ڕێکخراوی سنتەری میترۆ زۆر لە ڕێکخراوەکان ڕاستپاردەیان تەقدیم کردووە. ئەمە گرفتەکەیە گرفتەکەەوە نییە لە سلێمانی سەچیە ڕۆ لە هەولێر چۆنەوە لە نازام چی چۆنە باسی ئەوواکەین کە ئێمە پاشەکشەمان کردووە ئەبێ دان بەوە بنین پاشەکشەمان کردووە ئێمەش بەرنامەمان بۆ ئەوەیە کە هاوارێک پاشەکشێ لە ڕووی علامی و بیرڕای ئازادەوە نەکرێت چ لە سلێمانی چ لە هەرێمی کوردستانە ئەمە بەچی ئەکرێت بەڵام تێکەڵێک هەیە کاک ڕەحمان دوای حەزەکەی گفتوگۆی لەسەرەکەی لەسەر مەسلەی ئەو فەیک نیوزانەی کە دۆخەکەی شێواندووە کاروان بۆی تۆ کاک ڕەحمان نەڵێیت من ئەمەوێت لە نقطەی یەکەمەوە دەست پێ بکەم هەر بەڕاستی دەستگیرکردنی دوو کەس بۆ شێوازە پاشەکشێکردنی بیرڕای ئازادی یان لەکەیەک دروست ناکات سەرەتا من ئەمێ بڵێم هەر کاتێ من و ڕەحمان بێک و دەرکەوتین ینی ڕۆژنامەنووسی شوێنێکی هێشێت ئەمە ینی میترۆ سندیکا پێکەوە سندیکا و میترۆ پێکەوە بەدەر نییە لە کێشە دنیای ڕۆژنامەنووسی لە هەر شوێنەکە لە دیموکراسیترین وڵاتی سەرزەویە کێشی هەیە لە ئەمریکا کێشی هەیە لە سوید کێشی هەیە ئێمە ڕێکاری یاسایی سنتەری میترۆ زیاتر لەگەڵ منەظەماتی ئەژنەبی و لەگەڵ سەفارەت و قونسوڵێتەکان ئایشەکەن ئەوەی کە ئەمێنێتەوە کێشەکان یەتەوە بەردەستی سندیکا کێشی قانون کێشی محکەمە کێشی پۆلیس کێشی بانگێشکردن کێشی دەزگیرکردن ئەمەی کە من ئێستا بۆتان باسەکەم تا ئێستا ڕێکاری جێبەجێکردنی محاکەمکردنی ڕۆژنامەنووس بەم شێوەیە بووە نووسراویگێتە سندیکا بۆ نمونە ئەڵێ ڕەحمان غەریب کێشەی هەیە سندیکای ڕۆژنامەنووسان تکایە ئاگدار بن ئەمە کێشەکەیەتی یاساکەی ئەوەیە کێشەکەی ئەوەیە کەیسەکەی ئەوەیە هەموو جارێک ئەمە هاتووە حتا ئەگەر دەستگیر بکرێت ڕۆژنامەنووسێک پێش ئەوە نووسراوێت ئەرە فلان ڕۆژنامەنووس ئەمری گرتنی هەیە هاوپێچ ئەمری گرتنەکەیتان بۆ ئەخینە بەردەستە وەکو هەفتەی پێشوو مەسەلەن بۆ چەند ڕۆژنامەنووسێکی سلێمانی هاتووە ئەمریکا دادوەری ئیمزایەکات ئەڵێ هێزە ئەمنیەکان سەرجەم هێزە ئەمنیەکانی سنووری هەرێمی کوردستان بازگەکان فڕۆکەخانەکان خاڵە سنووریەکان ئەگەر لە هەر شوێنەکەوان بە تۆمەتبار نایەبن تۆمەتبار فلانی کوڕی فلانتان بینی دەستگیری بکەن بۆمان بێنن ئەمە ڕێکاری ئەگەر خۆی نەچوو ئەگەر خۆی نەچوو لە حاڵەتێکا هەموو ڕۆژنامەنووسێکی سێتە بلیغ بڕاتە بەردەستی نەیەتە بەردەم دادگا هێزێکی چاکدارێتتر پۆلیس بێ سوات بە هەر هێزێک بێ ئەڕۆن ئەیگرن هەنێجار بە باڵبەسکراوی هەنێجار باڵی نابەستن لەبەری ڕۆژنامەنووسە ئەیهێنن ناو محکەمەوە ئەمە ئیشەکە ئاوا هەیە ڕێکار ڕاستێ بە یاسامان هەیە یاساکاری ڕۆژنامەنووسیمان هەیە بەڵام ئوسوڵی محاکەماتی جەزایی کە عراق قانونێکی عراقی یاسایەکی عراقیە بانکردن و بانگێشکردن هەر بۆ یاسایەکرێ من هەفتەی پێشوو زیاتر لە 30 کەیسی ڕۆژنامەنووسی هاتوۆتە بەردەستی سندیکای ڕۆژنامەنووسان بەس لە سلێمانیە 30 کەیس هەمووی داوایە هەنێکی گرتنە هەنێکی ئیعفایە هەنێکی غەرامەیە هەنێکی کێشەیە ینی نازانم بەڕاستی شاری ئێمە ئەوەی کە من لە سلێمانی ئیبینم زۆرە کەیسەکان فرا ناکەوین پارێزەرێکە خۆباغش لەگەڵ ئێمەیە لەم بنکەی پۆلیس بۆ ئەو محکەمە لەم محکەمە بۆ ئەو محکەمە بۆ ئەهنی ئاواهی لێ هاتووە ئێستا زۆرترین قەرەباڵغترین کەیس لە دوای کێشەی مۆبایل و حاڵەتی قانونی مەدەنی باڵێن ئەحوال مەدەنی زەواج و تەلاقەوە کێشەی ڕۆژنامەنووسانە شاری وەکو سلێمانی زیاتر لە 400 کەناڵ کاری تیاکات بە ڕێگە پێدراو بە بێ ڕێگە پێدرا ینی مۆڵەتدار و بێ مۆڵەت گەورەترین کێشەمانەوە هەیە کەناڵمان هەیە مۆڵەتی نییە کارەکەن بینەرێکی زۆری هەیە مۆڵەتی یاسایی نییە ینی هیچ یاسا و ڕێسایەک نایگرێتەوە لەو کاتە بەچی کاری لەگەڵەکەن بە یاسای سزادانی عراقی یا بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان ئەمانە و کێشانی کە باڵن یەخی ئەمەگرێتەوە ئەمەی کە ڕوویە دوێنێ یەک لەو سەدان کێشەیە کە لە ماوەی ئەم سێ چوار مانگەیە هاتو تێرە کەیسەکە کەیسی سلێمانی نییە ڕۆژنامەنووسەکان لە هەولێر دانیشتن تەبلیغ ئەبێ بڕاتە بەردەم ماڵەکەیان یا بەردەم کەناڵەکەیان کە تەبلیغەکە نەڕۆشتووە داواکاریەکە نەڕۆشتووە ئەمە لێران نەنجیەک هەیە لە شێوازی گەیاندنی مەسجی حکوومەت مەسجی ئەنجومەنی دادوەری مەسجی محکەمە بۆ ڕۆژنامەنووسەکان چونکە ئەگەر مەسجەکەیان بۆ بڕۆشتایە نامەکەیان بۆ بڕۆشتە ئەوەیە بات نایە بیان وتایە ئەوە ئێمە هاتوونەتە ئێرە بۆی دەستگیر نەکرێت ئێستا ئەمڕۆ کە دەزیرکراون لەسەر شێوازی دەزیرکردنەکە هەر چۆنێک بێت من قسەیەکی ئەو تۆ ناڵێم بەڵام ئەگەر هێزی ئەمنی کە حاکم ئەمرێک دەرەکات هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان سەرجەم هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان لەکوێ ڕەحمان غەریبتان بینی دەزگیری بکەن بۆمان بێنن ئەمە شێوازەکە ئاوا هەیە ئەبێ وان نەبێت ئێمە هەفتەی پێشوو داوامان کردو محکمەیەکی بێت دادگایەکی بێت لە هەرێمی کوردستانە دادگایەکمان بۆ بمەزرێنن تایبەت بە کەسی ڕۆژنامەنووسی بۆی ڕۆژنامەنووسیش لەگەڵ خەڵکی قاچاقچی و لەگەڵ خەڵکی تلیاک فرۆش و لەگەڵ خەڵکی ئەوەی کە پێوترێت تاوانبار نەچێتە ناو قەفەزی ئیتیهام و ئەمە یەکێک لەو کێشانی کە ئێمە ئەمانەی ڕاستەوڕاست چاکی بکەینەوە بەڵام کە کێشێکی ئەوەیەتە پێشەوە میدیایەک دێتە سەرخەت ئەم میدیایە بە ئارەزوی خۆی
کەیس دروستەکە بە ئارەزوی خۆی کێشە دروستەکە بە ئارەزوی خۆی شت ئەڵێ ئێمە نیۆڕۆ سەعات تقریبان نزیکەی 40 دقیقە لەگەڵ ئەو دوو ڕۆژنامە نووسە لە ئاسایش دانیشتوین نوێنەری بابلین بڕیاردەری مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان نوێنەری سنتەری میترۆ نوێنەری سندیکا ڕۆژنامە نووسان لەگەڵ ئەو کەناڵی کە ئیشی تیاکەن ئەو دوو ڕۆژنامە نووسە نوێنەرێکی کەناڵەکەشمان لەگەڵ چوار کەس هەموو شتەکانمان بە سەراحەت پێ بڵێن لیان ناون نەخێر لیان ناوین سارە وەرگەڕاو نەخێر سارە وەرنەگەڕاو تەقاین لێ کردو نەخێر تەقاینێ نەکردو ئێکەواتە ئەم میدیایە کە ئەم بەزمە دروستەکە کە ئەم کێشەیە دروستەکە کە هەرچی بێت بە دەمیا ئێڵێ کەواتە نجاتی چارەسەری کێشەکەت بۆ بکە یەک کێشەکەت ئەوەی کە بۆ خستەکاتەوە ناکرا مەسەلەن ئەمڕۆ ڕەبتی کەفیل بکرێن و بە کەفالەت کەیسەکە بەم شێوەیە بوو کە ئەوراق هات بەردەستی ئاسایش حاکم ساعات 12 ئەوراق بینێت دوای ساعات 12 ئەوراق نابینێت ئێستا ئێمە ئەمەلەکەمانەوە بکە ئەم شەو حاکمی خەفەر بتوانێت ئەگەر سەلاحەتی ئەوەی هەبێت بێتە بەردەستی کەیسەکە حاکمی خەفەر قەراری لێ بە ئەگەر ناسبێنێ کەیسەکانیان ڕاتە بەردەمی دادوەر بڕیارەیە ئایا بە کەفالەت بەرەڵایەن ئەکا بەپێ ئەو یاسا و ڕێسایە بەپێ ئۆتۆماتانی کە بۆیان کراوە یا ئەیان هێڵێتەوە یان غەرامەیان ئەکا یان یەکسەر ئەعفا بن حاکم قەراری ئەوڵ و ئەخیر بۆ دادوەرە لەو حاڵەتەیە بۆ لەبەرە کەیسەکان هەموو شتێکی تیان نووسراوە باش ئەمە نەمانزانی چونکە هێشتا ئیفادەیان نەیابوو داوامان حتا یاساکانیشمان پێ بڵێن یاساکانیان بە ئێمە نەوت بۆ لەبەرە وتیان هێشتا ئیفادەیان وەرنەگیراوە بەڕسمی کەیسەکان دوو یاسایە یەکیان هەردووکی لە دوو تەرەفی باڵادەستە و سکاڵیانە سەرکراوە یەکیان جێتێکی ئەمنی باڵادەستە یەکیشان وەزیرێکی هەرێمی کوردستانی باڵادەستە هەردوو کەیسەکەیان باش کاک ڕەحمان بۆی ڕۆژنامەنووس بتوانێت بە تەواوی لەناو فەزایەکی ئازاددا کاری خۆی بکەوە بتوانێت بگاتە سەرچاوی معلومات و جیاش بکرێتەوە لە کۆمەڵی خەڵک کە بەڕاستی وەکو پیشێک ئیشی لەسەر ناکە وەکو کاسپی سێریەکەن ینی و جەوەکەیان لە ڕۆژنامە حەقیقیەکانیش ڕۆژنامە نووسە حەقیقیەکانی شێواندووە چی بکرێت بەڕاستی بە تایبەتی لە ئێستایەکە ئەو دۆخە هەیە بەڵێ جارە سەرەتا هەر ئەو قسەی کە لە سەرەتا کردم دووبارەیەکەمەوە ئەویشەوەیە هەندێک هێز هەیە اختصاساتی هەیە یعنی بۆ نمونە ئەم مۆزوعە بۆچی زۆر قسەی لەسەر کرا لەبەرەوەی هەر لە سەرەتاوە غەڵەت داخڵ بوو یعنی هێز ئەمریکان لە مۆزوعە تو پێت وانێ بەشۆ کورسات نیوز مەسەلەن ئەو بەرنامەیەمان لە خەمخۆری ئەو بابەتەیە دەستان خۆش بێن بەرنامەیە بەڵام بە تۆزێ بچینە سەر ئەم مۆزوعە یعنی مۆزوعی ئەم دوو ڕۆژنامە نووسە بوار مۆزوعێکە پەیوەندیدارە بە بڵاوکردنەوە با تەکیدەوە بکەینەوە وەڕای گشتیش ئەم حەقیقەتە بزانێت پەیوەندیدارە بەڕا بیرروڕا ئازادی بیرروڕا پەیوەندیدار بە ئازادی ڕۆژنامەگەری کەواتە پەیوەندیدارە بە یاسایەک یاسای خۆی هەیە و اختصاصی پۆلیسە تەماشای ئەم مۆزوعانە بکە ئەوەی کە پێوتێ مەسەلەکانی بڵاوکردنەوە یان تاوانەکانی بڵاوکردنەوە لانەیە شوێن ناوی دەبرێ دژە تیرۆر بۆ هەیەتە ناو ئەم مۆزوعەکە دژە تیرۆر پەیوەندیدارە بە قەزایی ترەوە ئەمنی قەومیە هەزار ئەرکی تری هەیە من نازانم تێناگەم یانی دژە تیرۆری ئێمە یعنی ئەو نەبێ ئیشە بچێ کەیسەکانی ڕۆژنامە نووسان تەماشاکە ئەوە نەبێ ئیشە بچێ کەمیندانێ بۆ ڕۆژنامە نووس و ڕۆژنامە نووس دەستگیر بکە ئەمە ئەبێ ڕخنی لێ بگرین و ئەبێ بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانیی کوردستان لەم ناوچەیان ئەو دی و هەمووی ئەو حەقیقەتە بزانن کە بابەتێک هین ڕۆژنامە نووس بوو ڕاستە ڕۆژنامە نووس ئەگەر مۆزوعی تیرۆری لەسرە با بە پێی یاسای تیرۆر بێ مشکلەمان نییە ئەگەر مۆزوعی بڵێن مخالەفاتی با بچووکتریشی کەین و مخالەفاتی مروریە بە یاسای مرور هەرچی شتێکە قەتلی کردووە بە یاسای تر بەڵام کە قەتلی نەکردووە و کە تیرۆریز نییە و کە نازانم چی لێبێ بەپێی یعنی گەورە نەکری ئەم قەزیە گەورەکردنی ئەم قەزیە وای کرد کە خەڵک بڵێ ئەمانە برینارن پرسیاریان وەرگەڕا نازانم چی کرا چی کرا ئێمە کاری ڕۆژنامە نووسی ڕاستە بێ ڕێک بخرێتەوە بەڵام هەندێ کاکەڕۆناڵێ هەر کاتێک ئێمە بێکەوە دەرکەوتین برینێکە کێشەیەکەیە خەڵک کە باز هەندێک کە باز لە ڕێخستنەوەی یەکەن لەناو ئەحزابن لەناو پەرلەمانن سواری ڕێخستنەوەکە بوونیان ڕێک بخرێتەوە بەڵکو یانێ بمان بەنە دواوە ئێمە لەو بۆ نمونە زۆر جار باز لە چاکسازی یاسایی ئەکرێت لە هەرێمی کوردستان کە یاسای ڕۆژنامەگەریە تۆ یاساکەت بە تەواتی جێبەجێ کردو تۆ ڕخنە لەوە هەیە یاساکەت جێبەجێ نەکردووە تی باسی تعدیلاتی قانونیم بۆکەی تۆ هێشتا ئەم یاسایە جێبەجێ نەکردووە تۆ یاسایەکی تر دەرکەی کە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنیە یعنی
بە ناوی ڕێخستنی میدیایی یانێ بربەستەکانی بەردەم ئازادی ڕۆژنامە نووسی زیادکەن بە ناوی ڕێخستنی یاسایی و ئەم شتانە یانەوێ بمانگەڕێن نەدواوە ئەیانەوێ یاسای ڕۆژنامەگەری سەر لە نوێ بە شکلێک تعدیلاتی بکرێت کە لە بەرژەوە دیوانە ئەم ڕەوتانی کە دروست بوو ئەم ڕەوتە توندی کە بەرامبەر ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان دروستوە لەناو ئەحزابی سیاسی و بزات لەناو ئەحزابی سیاسی لە دەسەڵات کە لە دەسەڵاتدان خەتەرن بۆ ئایندەی ئەم هەرێمی کوردستانە مەلەفی مافی مرۆڤ مەلەفێکی زۆر زۆر گرنگە لای وڵاتان لای ئەو وڵاتانەی کە پشتیوانی هەرێمی کوردستانەکەن پشتیوانی هێزی پێشمەرگەکەن پشتیوانی سیاسی هەرێمی کوردستانەکەن ئەمە کەیسێکی زۆر زۆر گرنگە ئەبێت دەسەڵاتدارانمان حەقیقەتی ئەم مەسجە بزانن کە ئەمریکایەتە سەرخەت لەسەر مۆزوعی ڕۆژنامە نووسان بریتانیایەتە سەرخەت قونسڵەکانیان بەیان دەرەکەن لە مۆزوعی کەیسی ڕۆژنامە نووسانی دووەکوانە چی نەکرا چی نەکرا لەسەر بەڵام خەڵکیش پرسێ کاک ڕەحمانە تۆ ئەو باس کرد مەسەلەن با تەواوی کەمە قسەکەم تەواوکەم ئەویشەوەیە ڕۆژنامە نووس کە شتێکی بەرامبەرەکرێ ئەم هەموو دەوڵەت و دنیایەتە سەرخەت بووی ئاوا مامەڵی لەگەڵەکرێ ئەی خەڵکێکی کاسبی ناو بازار ئەبێت چەندی وا هەبێ خەڵک نێدیفاعیان لێ بکە لەم شارانەی کوردستان کە تعدایان لێکرێ کە هێزی ئەمنی تعدای لێکرا کە بەنای دژە تیرۆری ئەم لا ئەو لە هەڕەشیان لێکرێ هەموو ئەمانە ئەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حەدی بۆ دابنێن حەدی بۆ دابنێن دیموکراسیەتەکەمان دەچێتە دواوە پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان کەمە بێتەوە ئەمە ئەو حەقیقەتانەیە کە ئەمەیە هەم بە جەنابتی بڵێم هەم لە ڕێی کەناڵەکەتانەوە بەڕای گشتی کوردستان و بە دەسەڵاتدارانی بڵێم کە کەیسی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان یەک کەیسێکی زۆر خەتەرە بۆ سەر هەرێمی کوردستان و پاشە ڕۆژی هەرێمی کوردستان ئەمە خاڵی یەکەم خاڵی ڕەقەم دوو ئەبێ هەرچی پێشێلکاریەکان و بربەستەکانن لە بەردەم ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری ئەبێ لای بەرین بڕۆینەوە سەر ئەو هەموو ڕاستپاردانەی کە یۆنامی دایناوە بۆتان ئەو هەموو ڕاستپارد و بڕیارانە کە خۆتان کردووە بە ساحەبی ئەوتانوێ بڕیاریە ئەتانوێت جێبەجێ بکەن جێبەجێکردن بە پشێوە ئەبێ بەم نەوعاوێ بێگومان ڕخنەی لەسرە و ئەبێ ئازادی ڕخنەگرتن لەسەر لێرە کاتی ئەوەش نەهاتۆ بەڕاستی مەسەلەن ڕۆژنامە نووسی ڕاستەقینە و ناڕاستەقینیان فەیک لە یەکتر جیا بکرێتەوە کە ڕۆژانە مەسەلەن تۆ بینی لە جنێ و فرۆشی مەسەلەن تۆ لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیا دانیشتبوویەکێک لەسەر نووسەرەکانی ئەو شارەکە کەسێتێکی بەناوبانگە وتی جنێ و بە کەس و کار مەدرێت یعنی ئەم سایت و پەیجانە کاکەمان لای تۆ دانیشتبوو کە باسی کرد ئەمانەش ناکرێت جیا بکرێنەوە مەسەلەن پێیان نەوترێ بۆ ڕۆژنامە نووس بۆشی کە بە دوای حەقیقەتێکا بێ حەچەند قەڵەمەکەشی تیش بێ بۆ ئەم بواریکاری ڕۆژنامە نووسێ خەڵکێکی هاتووەتە ناو کە لەناو خۆمانە باسیەکەین ینی لەناو میدیاکان لەناو ڕۆژنامە نووسان باسیەکەین کە یعنی ڕخنە زۆر هەیە خەڵک کەوتۆتە ناو لە مۆزوعەکان ڕەنگە نەزانێت و تەدریبی وەرنەگرتووە هەموو کەسە بێ بە ڕۆژنامە نووسان دوو خاڵ هەیە بێ لە بەرچای بگرین لە مۆزوعەیەکیان ئەم سندیکایە کە کاکە نوێنەرایەتی کاکە کاروان کە زیاتر لە نازام چەند هەزار هەوی ڕۆژنامە نووسی داوە هەتا ئێستیش هەر بەردەوامن لە پێدانی هین ئەم چەند ملیۆن کەسی هەرێمی کوردستان پێویستیان بە 10,000 ڕۆژنامە نووسەیە ئەمە خاڵی یەکەم کە شتەکەی شێوان و خاڵی ڕقم دوو ئەوەیە پارەی سیاسی هاتۆتە ناو مۆزوعی ڕۆژنامەگەریەوە پارەی سیاسی واتە بەرپرس و ئەندام مەکتەبی سیاسی و ئەندامی سەرکردایەتی و کادرە پێشکەوتۆکان و دەستگا ئەمنی حزبەکان چوونە بە دروستکردنی دەیان پێیج کە هاوکاریەکرێن دەیان پێیج کە پارەی سیاسی بەڕێوەی ئەبا دەیان پێیج کە چیان پێ بوو ترێ و شتانە بڵاوەکەنەوە دەیان پێیج تەنانەت لە وڵاتانی دەرەوەیش هەیە پشتیوانی وەرەگرێ دیارن بە خیتابیانە دیارە کە لە دەرەوە پشتیوانی وەرەگرن شێوانێتی ئەم کایەکێتی و پارتی شێوانێتی ئەبێت دان بۆەوە بنێن ئەبێت دەستبەرداری ئەم مەوزوعە بن یعنی پارەی سیاسی ئەمڕۆ کە تۆ توانیت
دە ڕۆژنامە نووس لە کەناڵێکی ڕاگەیاندن بکڕیت و کەناڵێکیان بۆ بکەیتەوە وێبسایتێکیان بۆ بکەیتەوەوانە بەیانی دا ئەوە نەپارەیەداتێ ئەطلاعات و میتی تورکیا کەناڵیان پێ دروستەکەن و پیجیان پێ دروستەکەن. ئەم شێوازە ئەم ئەخلاقی کە یەکێتی و پارتی دروستی کردووە لە ناو کایی ڕۆژنامەگەری کوردیە قوڕی کردووە بەسەر مەوزوعەکە و قوڕەکەی خەس کردوێتەوە. ئەوەش نییەوە ئەکا ڕۆژنامە نووسی حەقیقیش ئەگەر قەڵەمەکەشی تیژ بێ ئەگەر بوێریش بێت بکەوێتە ژێر مەسەلەن ئەو هەڵمەتانە یان ئەو پەلامارانە کە تەواوی یاسا و ڕێساکان پێشێل بکرێ. حەقی ئەوە نییە کە پێش ئەو مەوزوعانە ڕووبدا ئێمە زۆر دەمێکە بەرنامەکە چەندی جار مەسەلەن جەناب تەکلیفمان لێ کردو بەرنامەکان کاروان مەسەلەن دکتۆر کاروان عەلی قسەمان لەسەر و بابەتانە کردووە کە گەر بێت و بۆ شێوەیە بڕوە ئەمە پاڵ بە ڕۆژنامە نووسی ڕاستەقینەوە ئەنێ بەو هەواڵە پێویستە ئەگەنێ کە پێویستە ڕۆژانە بگاتە خوێنەر و بینەر. میدیای کوردستانی پڕ بووە لە هەواڵی درۆ ئەزانین ئەبێ متابعە بکرێ. میدیای کوردستانی لە ئەو پەیامەی کە پەیامە مقدەسی کە بێ ڕۆژنامە کە میدیا بیگەێنێ کە ڕاستیە کە گواستنەوەی زانیاریە بۆ خەڵک کە پەیامی ئاشتیە کە پەیامی لێبوردەیە کە پەیامی پێکەوە ژیان و ئەوانێ هەر هەمووی ئەبێ ئەمانە مڕعات کرێ ینی ڕۆژنامە نووس کە ئەبێ ڕێز لە مافی مرۆڤ بگرێ ڕێز لە خصوصیەتی تاکە کەسەکان بگرێ و کەسێک بێ کەسێک بێ بە معنای کەلیمە ڕێز لە مافی مرۆڤ و ڕێز لە ئازادی بیرروڕا بگرێ. بەڵام میدیا پڕ بۆ لەو کەسانەی کە نەڕێز لە ئازادی ڕۆژنامە نووسی ئەگرن نەڕێز لە تاکەکان ئەگرن و خصوصیەتی تاکەکان ئەگرن ناچنە ناو ماڵانەوە چنە ناو تەعزیەوە هەزار مەشاکلی ئەو تا خۆت بەسە لە باسێکە ڕەنگە مەسەلە مستهدەف بن بۆ مخابراتی ئیقلیمیش بەڕاستی بەڵێ بەڵام بچین تیرۆریان کەین یان ڕاستەقینەکانیش ئێوەمانانیشیان ئێمەمانانیش ئەگەر قەرارە بە ڕۆژنامە نووس حسابین ینی بە مخابرات حساب نەبین. ئێستا کاک ڕەحمان تۆ ئەزانی ئەو حەقیقەتت پێ بڵێم ئەمڕۆ بە چاوی مخابراتی سەیری ڕۆژنامە نووسەکرێت نەک بە چاوی ڕۆژنامە نووسی ئێمە خەتەر نییە؟ بەڵێ خەتەرە خەتەرە ئێمە تەنانەت ئێستا لە سنتەری میترۆوە ئەمە لە کەناڵەکەی ئەو ڕایگەێنم ئێمە یعنی چەند کەسێک قسەی لەگەڵ کردوون لەسەر مۆزوعی ئیبتیزاز یعنی ڕۆژنامە نووس ئیبتیزازی هەندێ بەرپرس و هەندێ شەریکات و هەندێ خاوەن پارە و ئەمانە کە تاکو پاری لێ دەستکەوێ یان هەندێک جار تۆ بینی لە حتا لە کەناڵەکانەوە سێرەکەی تۆ هێرشێکە بۆ سەر شەریکەیەک دوای فترەی هێرشەکە نامێنێ. یعنی ئەمە پێوتری ئیبتیزاز ئەبێ ئێمە هەم سندیکای ژیانی هەم سنتەری میترۆژ ئەمە لەفە بکەینەوە ڕەنگە خەڵکێکە بێ بێشکاتکە لە ڕۆژنامە نووس لەسەر مۆزوعی ئیبتیزاز ئەوەی پارەوەرەگرێ لە مولەوە ئەوانە پێ ناڵێم ئەم سەقافەتەیەکی پارتی دروستی کرد بەوەی یعنی ئەم پارە سیاسیە ئەم پارەی کە بێشومار ڕژا بۆ ناو هەندێ میدیا و ئەمانە و بە تایبەتیش ئەیڵێم دەستگای ئەمنی دەورێکی زۆر خراپی هەبوو لەم زۆر باش کاکاروان ینی ئەوە بەڕاستی کاتیوێ مەسەلەن دەست سەبرینە حەقیقیەکان دابدرێت مەسەلەن ئەو دۆخەی کە دروست بووە تا کاک ڕەحمانیش خۆی تەفاسیلێکی باشی داپێ مەسەلەن ئێستا تۆ ئەوەندەی بە چاوی مخابراتی حزبەکەت یان شوێنێک سیر دەکەن ئەوەندە وەکو ڕۆژنامە نووس سیر ناکەن چونکە زۆریان شت بینی لە پڕ سایتێک گەڵەتۆقێ کۆمەڵێک شتەکە یان کۆمەڵێک ئەوەندەی ئەوانەش بینەر و خوێنەر و ڤیوەریان هەیە حەقیقەکان نییانە. ڕاستی دەوێت لە بینی ڕۆژنامە نووسی و جاسووسیە تاڵەموویەکی باریکەیە ئەمە لە ئێرانی شازار ئەیڵێن ئەمە هەر ئەتوانی ئێستا گەر ئیشەکە جیاکەیتەوە ئەو تاڵەمەوە لەکوێ قرتا ئیشەکان تێکەڵە بن ئەمە یەک. بەڵام خیتابی ڕەحمانی برام هەستەکەم ئەم جار هینە ئەها حەماسی زیاترە شێکی زۆر ڕاستی وت ئەم سندیکایی کە من سکرتێری لە قیسلیامانیم یەک لە کێشە گەورەکانی ناو هەرێمی کوردستان ئەم سندیکایە هەموو گیانی برینە هەموو گیانی برینە ئەم سندیکایە چونکە ئەگەر ئەم سندیکایە سندیکای بێ بمانای کەلیمە لێرە و لێوێ شت دروست نابێت وەکو دومەڵ لێرە دومەڵێ لێوێ دومەڵێ لێوێ بەناوی ڕێکخراوی نازانم چی لێرە سندیکایەکی چەتری گشتیە بێت سندیکاکە بە پێی یاسا دەرەچێت پەرلەمان دەنگی لەسەراوە یاساکی لە پەرلەمانە سەرۆکی هەرێم یاسای سندیکا ڕۆژنامە نووسانی ئیمزا کردووە کەواتە قانونێکی گەورەی لە پشت بێت جەماوەرێکی لە پشت بێت 8,000 ئەندامی لە پشت بێت ئەبێ سندیکا بێ بەڵام ئەمەی ئێمە بەداخەوە دەرگایەکی واڵا کردووە سندیکاکە ناتوانێت لێرە و لەوێ کۆنتترۆلی بارودۆخەکە بە شێوەیەکی گشتی بکە ئەجینا معقولە ڕۆژنامە نووسێک بڕوات
لەگەڵ سەفیرێکدا بنیشێ بەبێ هیچ باگراوندێک بێ بە دەمڕاستی تاریخی سەحافی کوردی لەگەڵ مثلا ئەم فلان کەس و فلان کەس و ئەو کەس و ئەو کەس و ئەمە یەک دوو مۆزوعی جاسوسیکردن پارەیە وەرە من ئێستا 100 کەست پێ ئەڵێم لە ڕۆژنامە نووس لە ناو ساحەی کوردستانە لە ماوەی 3 ساڵە دەیان جار قیبلەی خۆیان گۆڕیوە ئەمە ئینسانە کە قیبلە گۆڕین کە تۆ قیبلەت گۆڕی خیانەت لە میلەتت دەکەی خیانەت لە تاریخت دەکەی خیانەت لە عشیرەت و دین و ئیمان و ئەمانە هەیە لای ئێمە وای لێ هاتووە بەداخەوەڵێ معنی ئێمە ساحەکەمان BA ژینگەی میدیایی لە هەرێمی کوردستانە ئەوای لێ هاتووە راپۆرتێک لە وەزارەتی دەروی ئەمریکا و ساڵی پار دەرچووە لەسەر ئەم مێزە قسەمان لەسەر کرد ئەو راپۆرتێکە کوردستانەکە بە سلفادۆر کوردستانەکە بە سۆمال ئەوەی کە ئەو باسی کردووە تەسیراتی راپۆرتەکە چی هیچی لە ساحەکە نەگۆڕی بە هیچ شێوەیەک ساحی ئیعلامی ئێستا ئەوانە ئیبراستن کە قیبلە ئەگۆڕن کاکە بە دەستی ئەم مخابرات و دەستی ئەو ئیشەکەن ئەوە تا مەسەلەن دوو کوڕی گەنجی لەو شێوەیە ئەمڕۆیەوە ئێوە هەموو کورد دەیان زەحی وامانێ من لە بیدایەتەوە وتم ئێستا کێشەکان ڕەحمان میترۆ کێشەکان نهێتە سنتەری میترۆێتە لای ئێمە باوەڕ بکەن یعنی خەڵکی سلێمانی خەڵکی کوردستان سەر مێزەکە ئەمەنە ئەوراقی کەیسی تایە چین کەیسەکان مەسەلەن سەرنجڕاگرتنی تایە عفوی تایە غرامی تایە هەڕەشی تایە یعنی ئەنواوە شکاڵ هەر کەسێک مەسەلەن وای لێ هاتووە ئێستا فریان ناکەوین یعنی من ئەو ڕۆژە لە سیمینارێکیشە باسمان کرد ئەگەر ئاواهی بڕات ناچار ئێمە دەرگاکە دابخین و بڕۆینە ماڵ دابشین فریان ناکەوین هەمووی سکاڵا لەسەر سکاڵا کێشە لەسەر کێشە غەرامە هەڕەشە ئەم لای ئەو لای ئەو لای ئەوەی کە پێ دەڵێم یعنی ئێستاتی وای لێ هاتووە نازانی کەم هەواڵە ڕاستە کەم هەواڵە ڕاست نییە یعنی 100 هەواڵ لە کاتێکە بڵاو بێت ئەمەی کە ئەمڕۆ ئەم ڕووداوی ئەمڕۆ ڕوویاوە دوو ڕۆژنامە نووس دەستگیر کراون دوێنێ لە بەردەم کۆیە گیراون وەرە دوو کەناڵم پێ بڵێ وەکو یەک هەواڵەکەیان بڵاو کرد بێتەوە بڵاوێ نەکردوتەوە هەر کەناڵ و بە شەرتێ سەرچاوەکەشی تاکە سەرچاوە ئێمە بووین کە دوانیمان لەگەڵ ئاسایشدا بنیشین کە کوڕەکانمان بینیوە کە قسەمان لەگەڵ کردوون بەڵام سەدنەوە خەبەر هەیە باشە تۆ میدیایەکی ژینگەیەکی ئاواییت هەبێ سندیکاکەشت ئاواهی بێ مەسەلەن چۆن ئەتەوێت ئەم میدیایە تۆکمە بکەیت کاکاروان ئێستا لەگەڵ دەرەنجامە مامەڵاکەین مەسەلەن تۆ لە حاڵەتێکی وهادا دەستی دەستگا ئەمنیەکانیش یان ئەوانەی کە لە کاری ڕۆژنامەنووسی یان لە ئاسادی ڕۆژنامەنووسی تێناگەیان نانەوێ هەبێ بەڕاستی دەستیان واڵە ناکا بۆی مەسەلەن تۆشیان ببیتە هەدەفیان کاک ڕەحمانیش و منیش بە پێی یاسا ئەکرێ ئەو شتانە خۆ ئێستا ئێمە تاڵەمو هەیە لە نێوان ڕۆژنامەنووسی کاتە ئەوش بە چاوی جاسوس سەیر دەکات بێگومان ئێستا پێ دەڵێم یعنی هەر کەسێک ئێستا لەسەر تەلەڤیزیۆن دەرەکەوین 100 نوع شیکاری دەرونی و شیکاری سیاسی بۆ من و بۆ ڕەحمانی شەکەن یعنی بۆ لەبەر وای لێ هاتووە ژینگەکە وای لێ هاتووە ئەویان لە دەسەڵاتەوە نزیکە ئەمان دەوری ئۆپۆزیسیۆنە بینێ وایە وانیە ئیلە ئاخر یعنی هەر سێر کە ئەو کۆمنتانی کە ئێستا لە بەرنامەکە دەرەچێت 100 نوع کۆمنتی جۆرا جۆرنان بۆ نووسرێ هەنێم ئەمڕۆ لە بەیانی سعانەوە من هەتا ئێوارە بەدوای ئەم کوڕانەوە مەتاوەکو ئاخرشە دۆزی هێناوەمان و قسەمان لەگەڵ کردوون یعنی ئەتوانم بڵێم ئێستاێنانێک دڵنیایەکمان بۆ خەڵکی کوردستانی کردو کە ئەمانە نەتەقیان لێکراونە لیان دراون سایران وەرگەڕاوە نەعەزیەت دراون خوان بە ئەترافی خۆیان لە بەردەمی هەمومان ئەویان وتووە کە هاتوونێتە دەرەوە 100 نوع شی جۆرا و جۆر لەسەر مۆزوعەکە نووسراوە ئەمە کێشەی جاسوسی و کێشەی میدیایی ئەمە جیایکاتەوە تۆ ئەبێ ژینگەیەکت هەبێ من و ڕەحمان هەر کامێکمان پێ لە یاساکە خواردا بنین یاساکە ئەمانگرێت یعنی ناڵ ئەمە سکرتێری لقا ئەویان ڕێخەری سنتەری میتروی بۆ لەبەر یاسات هەیە بەڵام ئەم یاسای ئایا بەسەر هەمومانە جێبەجێ بێ وەکو یەک بێگومان لێرە و لێوێ جیاوازی هەیە 72 ڕۆژنامەنووسی دەڤەری بادینان خرانە زیندانە و کۆمەڵێکیان حکم دران وازانم کەمترین قسەی لەسەر کرا ماڵی ئەجنبیەکان ئاوا بێت کە راپۆرتەکانی CPJ و IFG و وەزارەتی دەروی ئەمریکا لێرە لێوێ باسییان کرد بەڵام سێرەکەی لە ژینگەیەکی ترا ڕۆژنامەنووسی هەبوو لەسەرەوەی تاثیر لەسەر ناوبانگ و سومعی هەرێمەکەمان بەعام هەبوو بە سلێمانیشەوە بە هەولێرەوە بە دهۆکەوە ئەنی وەکو یەک پارچی هەرێمی کوردستان خرای ڕوو ئێمە ئەوەی کە بەدەستمانەوە ماوە ئەم جوانی ئازادیە کە لێرە و لێ شانازیمان پێوە کردووە سەدان جارێمە باسمان کردووە بانان نەبی بیخۆین بەڵام مادەم ئازادی نتوانین ڕخنە بگرین نتوانین خۆپشاندام بکەین نتوانین ئەو بکەین نتوانین ئەو بکەین بەڵام ئێستا بەجددی ینی ئێستا هەمووی لە پاشەکشایە هەموو لە پاشەکشایە بۆچی لەبەرەوەی کە دیموکراسیەتەکەمان نتوانانی وەک خۆی جێبەجێ بکەین یعنی دیموکراسیەتمان گەیانە حەدی ئەوەی کە هەرزەکارێک هەستێ لە پیجێکی خۆیەوە 100,000 لایک بە پارە بکڕێت
چی مقدساتە قسەی پێ بڵێ چی پیرۆزیە جنێوی پێبات بە ئارەزی خۆی خەبەر دروستکە بە ئارەزی خۆی بوختان بڵێ بە ئارەزی خۆی ئەم خۆم یەکێک ملەوانی کە وەکو لەقی سلێمانی سکاڵامان لەسەر چەند کەناڵێک تۆمار کردووە یعنی کار بگاتەوەی کە تۆ سندیکاکە خۆی سکاڵا لەسەر کەناڵەکان تۆمارکە کەواتە ژینگەیەکت هەیە نوقسانی اینەکە یعنی دیمەنە یاخود ڕووداوێکت بۆ باس کەم کە تعبیر لە مامەڵی هێزە ئەمنیەکانەکە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و عقلێتی ئەم هێزانە بەرامبەر بە کاری ڕۆژنامەنووسی طبعاً بەپێی ستانداری نەتەوەی گرتوەکان ڕۆژنامە زووە هەیە بچێ خۆپشاندان ڕووماڵکە خۆپشاندانەکە تەقەیتیاکرێت تەقەیتیانەکرێت بۆی هەیە ڕووماڵیکە خۆپشاندانەکە مۆڵەتی هەیە یان مۆڵەتی نییە بۆی هەیە ڕووماڵیکە باشە ڕۆژنامەنووس لە 6 هێشتا نەچووە بۆ خۆپیشاندانەکە ڕووماڵی بکە یعنی ئەگەر مۆزوعەکە با لە بینی قەوسە ناوی بنین جەریمەیش هێشتا جەریمەکەی نەکردووە دەستگیر کرا باشە لەبەرەوە ئەمە خاڵێ من بۆ کاروان کاروان نمونەیەکەێنمەوە نمونەیەکی تر و پێشم خۆشە سندیکایەکەیە لە هەرێمی کوردستان ناوی سندیکای پارێزەرانە سندیکایەکی زۆر بەقوتە من نازانم ناوی نەقیبەکەی چی یاخود کاروانە ناس پارێزەر ناوی چییە؟ نازانم ناوی چیە مهم من بەقوترین سندیکای هەرێمی کوردستانی دەزانم بە یەکگرتووترین سندیکای کەس دەتوانێت هەر لە خۆیەوە بچێتە سەر ماڵی محامیەک لە هەرێمی کوردستان ناتوانانی سندیکای پارێزەرە ئەبێ بە پارێزەران بڵێ بە نەقیبەکەیت یا نازانم سەرۆکەیان نەقیبە بە سەرۆکەکەی بڵێ باشە موافقەتی سەرۆک و ئەنجومەنەکەی وەرگری ئەجا توانین بچیت سەر پارێزەرێک تەنانەت لە چی ئەو دروست بووە بۆ ئەم نەقابەیەکی بەقوت ئێمە نەقابەکەمان زەعیفە یاساکەمان هەیە یاساکە هاتووە بەڵام تر نەقابەکە لێرە لێ جیاوازی هەیە ینی کێوی نەقابە کاروانگیان تۆ لە ناو شاری سلێمانی تو لە ناو شاری سلێمانی ئەم ڕۆژنامەنووسانە دەستگیر کرا بۆ نمونە یعنی ئەم موقف ئێمیش حراجەکە هێزە ئەمریکا نایحراجەکە بۆی حراج ئەگەر بێت و ژینگەی هەرێمەکە باش بێ و سادۆ ساکار بێ حراجیتیانە ئیشی ئێمە ئەوەیە کە بە گیرفانی بەتاڵ بیت و دیفاع لە ڕۆژنامەنووس بکەین بەڵام سەدان کەیسمان گۆڕی و ئێمە لە سلێمانی با سلێمانی یەکەم ینی ئەوەی کە بە یاسای عقوباتە کردومانە بە یاسای کاری ڕۆژنامەوانی بەڵام لە حاڵەتی یاوتۆ یاسایەکە یاساکە پێێتە لە هەر ڕۆژنامەنووسێکە ڕاتە بەردەمی حاکم ئەبێ نوێنەرێکی سندیکای لەگەڵ بێت یان من یمەسل عن پێشەوەی دەستگیر کاروان وتی هەر نیەتی هەبوو خۆپشاندەرەکە یان ڕۆژنامەنووسەکە چ ڕۆماڵی پێشەوە یان ئەو هینانە بۆ ئێوە دێ وەکو ئەوەی کە سندیکای پارێزەرانی دەستگیر کران ڕۆژنامەنووسەکانی هەشتی ئەمانە هەمووی بوونەوە بەردەستی ئێمە هەموویەکەمان لەلایەویانە یاری کە ژینگە تێگەچێت کاک ڕەحمان باش ئێستا ژینگەکە بە تەواوی نەشێەوە کاک ڕەحمان واللهی قسەت بۆ بکەم یعنی ئەگەر یاساکەمان بۆ دیکۆر داناوە تێکەچێت ئەگەر ئازادی و دیفاعکردی لە ئازادی ڕۆژنامەنووسی بەس لە کەناڵەکان و لە کۆنفرانسات و ئەمانە باسەکرێ بێگومان ژینگەکە زیاتر تێکەچێت ئەم مەوزوعە پێویستی پێم وایە پێویستی بە کۆنگرەیەکی نیشتیمانی هەیە ینی ویستمەوە بڵم ڕاستەکینێکی پێویستمان بەوە هەیە کە دان بەوە بنین مشکلەیەکی گەورەمان هەیە مەلەفی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و دانیشین قسە لەسەر کەلێنەکانی بکەی قسە لەسەر زۆفەکەی بکەی و قسە لەسەرەوە بکەی چی بکە حکوومەتی هەرێمی کوردستان لەم بۆ ئارە باشە ڕاستە لەم ماوەی ڕابردوو بوو کۆنفرانسێک کرا کاک مەسعودی تیا بوو قسەی کردووە نەبوو لەسەر پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤ بەڵام لە پاش پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤ چەند ڕۆژنامەنووسێ لە هەولێر پێین بوو ئەمەی کە لە کاتی کوشتنی ئەو هاوکارجا بوو چەند ڕۆژنامەنووسێ دەستگیر کرا کە ڕۆشتون بۆ ڕووماڵی هینەکە یعنی لە کاتێکە دایان کەس لە سەربانەکانەوە خەریکی تەسویرکردن بەڵام هاتن بۆ ڕۆژنامەنووسەکان ئەمە شتێکی زۆر خراپە بگەڕێنەوە سەر کەیسی کاکە سەرتیپ و کاک ئیبراهیم ئەم دوو کەیسی ڕۆژنامەنووسین من نازانم کێ داوای یاسایی لەسەریان هەیە من داواکەم داوای یاساییەکانیش بکشێنەوە یەکیان دژە تیرۆرە یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە داوای لێ یەکەمە و داوای بکشێنێتەوە و ئەم کەیسە لە ئاساییشە ببرێ بۆ پۆلیس بەما توانین ڕێڕەوەکە ڕاستکەینەوە ئەمە
ئەمە خەمەکەیە خەمێکی ئانی کەم ڕۆ هەیە و هەموو خەڵکی بدرێ بە پۆلیس کەیسەکە کەیسی پۆلیسە با بدرێ بە ئەمە خاڵێکی تر کاکە کە خەڵک دەستگیرەکە من تێناگەم بۆچی ئاسایش ڕوونکردنەوەی نادا بۆ بخەب خەبرێ بڵاو ناکاتەوە میدیای بۆ چییە؟ میدیای نی ئاسایش ڕێ کاکە دوێنێ ئێمە هێزەکانی نازانچی فڵان کەسیان دەستگیر کردووە و ئەوە تا لای ئێمە بۆتی 12 ساعات ئێمە نەزانین ئەم کوڕانە لە کێن و لە کێ دەستگیری کردوون دوای بزانرێ دەبەرەوە ئەم مۆزوعانە ینی ببێ بە دەرسیان هەرچە نابێ بە دەرس هەموو جارێدانیشین لێرە و ئەڵین بامە ببێ بە دەرس و کەس نایکا بە دەرسکردن چکە بەڕاستی هین هەیە یعنی شکڵێ لە تەماشاکردنی ڕۆژنامەنووس وەکو دوژمنی لێ هاتووە وەکو دوژمن تەماشای کاری ڕۆژنامەنووسی وەکو دوژمن تەماشای کامیرەکە یەکرێ وەکو دوژمن تەماشای پیشەکە یەکرێت و ئەمانە سەبەبەکەیش ئەوەیە ڕۆژنامەنووس ئێستا لە واباناوی بنین لە قڕی شێرە زانیاری دەرێنێ یعنی زانیاریەکانی کاریگەرن و لە پێت سەیرە ئەم زانیاری لەکەوە دەستکەوتووە چۆن دەستی کەوتووەمانە ئەمە بۆتە مشکلەیانی هەموو کەسەیە بزانێت سەرچاوی زانیاریەکانی ئەم کەسانەی کە ئەم نەوە لە زانیاری بڵاوەکەنەوە کێ لە کاتێکە ئەبێت سەرچاوی زانیاری پارێزراو بێت لە هەموو وڵاتی دنیایانی لە هەموو وڵاتێکە کە بەنای وڵاتی دیموکراسیەوەیە ئەبێ سەرچاوی زانیاری ڕۆژنامەنووس پارێزراوە کەمترین وڵاتی یاسای بەدەستێنانی زانیاری چابێ ئەمە یەک لە وڵاتانی کە یاساکەمان هەیە بەڵام ئەوە یەکێک لە خەلەلەکان ڕاستە ڕەحمان ئەنی یاسایەکەت هەیە جێبەجێ ناکرێت بۆ جێبەجێ ناکرێت 100 پرس کۆنفرانس و دار و بەردی لەسەر کراوە ئێمە هەفتی پێشداوامان کردووە دادگایەک بۆ ڕۆژنامە نووسان دابنرێت ناوی بنێن دادگای میدیایی ئەوەی لە بەغایە هەیە لە 2010 بۆ 2007 کاری کردو ئێستا چەند ساڵێک چاکیان کردووە ساڵ ئێستا دەستی پێکردوەوە ئێ ڕۆژنامەنووسیان خۆیان ڕازی نین لەسەرەوەی کە دادگایەک نازانم بۆچی پرسیاریان ئەو جێی پرسیارە جێی سەرسوورمانە کۆمەڵێکمان لێ ئەمە حاڵەتەکە یاسا جێبەجێ ناکرێت داوای دروستەکەی بۆ بیرۆڕاکان بەرامبەرە مۆزوعا بەڕاستی جێگەی بیرۆڕاکان هەمووی گومانیشە لایەکەوە هەمووی گومانیان خەڵێک پیر باش نییە تیادیە باپی باش نەبێ مە هاتوویم ناقەشەمان کردو بزانین کێبی باشی کێبی باش نییە ئەو جەمهەرەی کە گوێی لەگیراوە کە خەڵکی پسپۆڕوانی دیا بووە جیازی لە بیر و بۆچوونەکان هەوە پێم وایە ڕەنگە لەسەرەوە هەموو کۆک بین کە دادوەرێک تەماشایی وا ناینەنەی دادگای ڕۆژنامەنووسان یعنی من سەر من بڕۆم بۆ دادگایەک دادوەرێکی لێبێ کە پێشتر ڕۆژنامەنووس بووە کاکمە بۆ نمونە کاک ساپۆزی دادوەر بێ وڵای کەیسەکەم لای سامان بێ مشکلم نابێ ترست نابێ گومانت لە فەزاکە تێگاوازانێت لەبەرەوە ئەگەر مۆزوعەکە بگۆڕین بۆی دادگایەک دادوێنێت تەماشای کەیسەکانکە نەک دادگایی مختەس و نازانم ئەم شتانە ڕەنگە وا باشتر بێ بێنەوە سەر مۆزوعەکەمان ئازیزم بەڵکۆ مۆزوعیش کۆتایی پێبێ کۆتایی مۆزوع معنایەوە نییە بڵێ بۆ ئەوەیە پیشەکەمان خۆی پیشەی مەخاتڕوانێ بە تایبەتی لە شوێنێکە کە تەقالیدی مافی مرۆڤ و تەقالیدی دیموکراسی تایە هێشتا زۆر بەقەوەت تەشەنەی نەسەنوە من پێم ناخۆشە یەکێتی نیشتیمایی کوردستان کە حزبێکی سۆشیال دیموکراتە کە تازە کۆنگرەی تەجدید و دیموکراتێتی کردو لە ناوخۆیە ئەمە وەزعی مەنتیقەکەی بێ هەر ڕۆژەی کەسێک تیرۆر بکرێ کەس نەزانێ مۆزوع چیە و چۆن نییە بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە تیرۆری سیاسیەوە هەیە هێزەکانی هەڵکتانە سەر خەڵکو و هێزی بەکارهێنانی هێزی نازانم تایبەت و هێزی کۆماندۆ و هێزی جە تیرۆر بۆ مۆزوعەیە کە مۆزوعێکی مەدەنی و پەیوەندیدارە بە قەزەیەکی معەنەوە پێم وایە شتێکی زۆر مەسەڵەن بۆ ڕێگریکردن لە گەندەڵی ئەوە باش نییە ئەبێت من بۆم قساناکەم ئەبێ ڕەخنەگرتن لە یەکێتی زیاکەین لە سلێمانی کەمی کردووە ڕەخنەگرتن تەنانەت لە ناو حیزبەکە کەمی کردووە ئەبێ زیاد بکرێ ئەبێ ڕەخنە هەم ڕێزی لێ بگیرێ و هەم فراوان بکرێ چونکە یەکێتی پێشوو یەکێتی ڕەخنەگرتن بوو ئەو یەکێتێ بوو کە ڕەخنە قوبوڵەکرا کە ڕەخنە زۆر بوو لە ناو حیزبەکە پێم وایە
یعنی من بە شێوەیەکی دژمنکارانە سێری یەکێتی ناکەم من دۆستی یەکێتیم بۆیەوە قساکەم من دۆستی یەکێتیم بۆیەوە قساکەم لە هەموو شاری سلێمانی باسی ئەم هێزەیە خۆشیان نەزان باسی ئەم هێزەیە کە هەر ڕۆژەی هەڵەکوتێتە سەر مەسەلەن بۆ نمونە شتێک پەیوەندیدار نییە بە مۆزۆعی ئەوانەوە یعنی مەسەلەن ئەم هێزی کۆماندۆیە ئاخرم هێزی کۆماندەیە بۆچی بوو بەچی هەموو ڕۆژێ بۆ بە خەبەرێ لە سایتێک بوو بە خەبەرێرە کاکڕەحمان ئەگەر بۆ مافیا و چەتە و کۆمەڵێک بێکە کە سلێمانیان بە دیوێکی ترا بێزار کرد بەڵام بە دیوەیە باش من ڕەنگە پۆلیس و ئاسایش نەتوانێت هاوڕێکیان بۆ ئەگەر من ئاسایشەکەم 30 ساڵە پەروەردە نەکرد بێ ڕێگە لە چەتە بگرێ شتێکی زۆر غەڵەتە ینی زۆر لە دواوە باشە بۆ ئاسایشەکەمان ئاسایشی وەختی وەسا حەسەن ئەچووە گژی قولەی قافە نازانم بۆچی ئیستا ئاسایشە بێ وابێ ینی بۆ تەماشای ئاسایشەکەن ینی ئاسایی چەنێ تیرۆریست و چەنێوە نیە کاکاروان ینی بۆچی ئیستا وەڵام من وەکو سندیکا قسە لە سەرێکێتی ناکەم من وەکو سندیکا هەستەکەم لێم قوبوڵەکان بۆیە ئەو قسانەکان ڕخنەکان ئەبێ ئەم هینە بەڕاستی بێ کۆتایی پێ بێت جە تیرۆر بچێ ڕۆ دوو ڕۆژ نامنووسی بێت چەک بگیری یعنی چی یعنی شتێکی زۆر بێمانایە ئەمە دیشی پۆلیسە گە داوایەکە شتێکێ ئەچمە سەر یعنی بە ڕۆژ بە سندیکاڵێم و چم لە تەبلیغەکەی بووە بەم و خەڵک سنووری سلێمانیە هەموو دەزیرکردنێک سندیکا ئاگادارکرێت هەموو بانگیشکردنێکی ڕۆژنامەنووسیش نووسراوێک گێ دەڵێ ئەو فڵان کەس بانگ ئەکەین تەنها بانگکردنەکەی لە ئەخیر سەرنجەوە لێ پرسیار کە مەسەلەن بۆ ئەوەی چیتر هەندێک خەڵک کەفەری ڕۆژنامەنووسی نەکاتە بەرخۆی و لە مۆزوعی مخابراتی شائیش بکە بۆی ڕۆژنامە ڕاستەقینەکان کەەوە خەمێکی گەورەیە من ئەزان لەکوێ ئەو پرسیارە بوو ئاراستی بەڕێستەکەم حەقنی ئەمەش ئەم ماسکانەش خەڵ بماڵ درێن بێگومان ڕۆژنامەنووسی ئێستا دەرعێکی زۆر باشە خەڵک لە بەریەکات هەرچی گولەی دەرەوەیە ئەیگەڕێنێتەوە یعنی گولەی بەرناکەوێتەوە بەڵام ڕاستەقینەکە بەناوی کاری ڕۆژنامەنووسیەوە ئەنوا و ئەشکاڵ پلە و پۆست و پایە و بەڵام ڕۆژنامەنووسە ڕاستەقینەکە سێرەکەی و 500 هزار و لێرەش لە شوێنی خۆشی نامێنێت و زاری وایە شوێنەکەشی پێڕاوە نابینێت کەواتە ئەو قەڵغانە ئەبێ و قەڵغانە هەڵگرین ئێمە ڕۆژنامەنووس هاوڵاتیە ڕاستە حەسانەیەکی هەیە ئەمە بەشێکی لە حەسانە هەیە بەڵام کە ئەم حەسانی بەکارهێنا بۆ پێگەیاندنی خۆی و لێدانی میلەتەکەی وڵای ئەو قەڵغانە هەر نەبێ باشترە ئێمە ئێستا کێشەکەشمان ئەوەیە ینی هەنێکی سێتە بەردەستی ئێمە لەوانەیە کاکڕەحمان ئەوانە نەزانێت چۆنە ینی کابرا بە ئاشکرا ڕۆشتووە داوای پارەی کردووە شکاتی لێ کراوە ڕۆشتووە هەوەکەی بەکارهێناوە ڕۆشتووە پلەکە و پۆستەکەی بەکارهێناوە ڕۆشتووە داوای کارتی مۆبایلی لە خەڵک کردووە سکاڵای لەسەرا ینی ئەو سکاڵای تۆ ناتوانین دیفاعی لێ بکەین بەڵام تۆ سندیکات ناژکرێ بێت دەنگلی پۆستی ئەو ڕخنانی کە کاک ڕەحمان ئیگرێهێنێکیان لە شوێنی خۆیەتی بەڵام ئەی چەند ساڵە ئێرە مەسەلەن مێرگە سەوزەکە بووە بە بەراورد بوێ ینی لێرە و لێوێژ ینی هەنێک شت هەیە هەستی پێیەکی گۆڕانکاری لە ژینگەکەیان دروست بووە گۆڕانکاری لە قیاسەکانە دروست بۆ گۆڕانکاری لە جێبەجێکردنەکانە دروست بووە زوو ڕێکخراوێکی زۆر و زەوەنە بەناوی ڕۆژنامەنووسی و بەناوی میدیا و بەناوینەوە هاتوونەتە ساحەکە ئیشەکەن ئادی بزانم چ بەردێکیان خسۆتە سەر دیواری بنیادنانی عقل و فکری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە ینی ئەمانش کۆمەڵێک مەسلحەتن ئەوەی کە باسیەکەین ڕاستەکە ینی بەعزێ شت هەیە مش گلەیم هەیە ئەمیش گلەی هەیە ئەومان گلەیمان هەیە بۆ گلەیمان هەیە بەری دڵسۆزی خۆمانەوە لەبەری فەزاکە بەرە و حاڵەتێکە ڕوات ئەبێت هیچ نەکی بتوانانی بەدەست ڕایگری بەڵام ئێمە ئەوەی بە ئێمە ئەکرێت لە هەنێ حاڵەتی قانونیا ئەوە نییە کە توانیمانە لە سنووری سلێمانیا بەم شێوەی بیکەین ئەوەی کە لێرە کراوە لە شارەکانی کە نەکراوە ینی من ڕۆژنامەنووس بەدەیان ڕۆژنامەنووسم هێناوەتە دەرەوە تا بەردەم ماڵی خۆی بردوومە ینی ئەوە هەر ئەوە نم پێکرێ بەڵام لە سی هەفتانە ناتوانم سیجار بڕۆم ڕۆژنامەنووس بێنمە دەرەوە سپاس بۆ بەڕێز کاروانانوەر سەرۆکی لە سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان قسەیەکەی کاکڕەحمان بۆ برا وەڵی لە زۆر خەریب کەناڵەکەی دادەهێرۆ داواکەم سەر لە نوێکە ئەم دوو ڕۆژنامەنووسە بە ئەو داوانەی لەسەری هەیە بیکشێنەوە مەقاڵیەکەم داواکەی بچێ بۆ پۆلیس و هەر ئەم شەو ئازاد بکرێ بە کەفالەت زۆر سپاس بۆ بەڕێز ڕەحمان غەریب ڕێخەری سەنتەری میترۆ سپاس بۆ هەردوومیانی عزیزم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمەلایەکتان ئەمانەتی خۆی گەورە خواتان لەگەڵ